وەک دەبیندرێت و خەریکە دەبێت بە دیاردەی هەمیشەی هەردوو حزبی دەسەڵاتداری ناوحکومەتی هەرێم کە بەردەوامن لە بانگەشە چاواشەکاریەکانیان کە گوایە دیموکراسی خوازن بەڵام بە پێچەوانەوە بە پلانی شارەوە و ئاشکرا کار دەکەن بۆ بەرتەسکردنەوەی کاری ڕۆژنەماوانی و ئازادی ڕادەربڕین تا لەو ڕێگەیەوە درێژە بدەن بە دەسەڵاتی پاوانخواز و بەرژەوەندیەکانیان نەکەوێتە مەترسیەوە. لەسەر ئەو بابەتە مێژوو شاهیدی ئەو ڕاستیەیە. بەڕێزان، باش سەلمێنراوە یەکێک لە پایە گرنگەکانی دیموکراسی و مافی مرۆڤ ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری میدیاییە، بەڵام دەسەڵات بەردەوام کاریان کردووە لەسەر شکاندن و ڕوخاندنی ئەو پایە گرنگە و تا گەشە نەکات و خۆی نەچەسپێنێت. بۆیە ئێمە وەک کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و هاوڵاتیانی سنووری قەزای ڕانیە بە توندی دژی ئەوە دەوەستینەوە و داوا دەکەین دەبێت حکومەت دادگەر بێت و نابێت تەنها خزمەتگوزاری دەسەڵات بێت.